ئەمڕۆ گەلی کوردستان سەربازەونەکانی ژینگەپارێزی سلێمانی بەسەر دەکاتەوە کە لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمان لە ئەرکدان و ڕۆڵی گرنگیان بینی بۆ پاکڕاکردنی ژینگەی سلێمانی و ئەم سەربازانە لە ڕێگای بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانیەوە ڕۆژانە ئەرچیان پاکردنەوەی شەقام و کۆڵانەکانی شاری سلێمانی بووە لەم دۆخەدا. لێرە ئەم ژینگە پارێزانەی کە دەبینرێت بێ جێدانە مەترسی ژیانیان بەردەوام بوون لە خزمەتکردن و دانەبڕان لە پیشەکەی. ئێمە کاگنزار بەڕێوبەری بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانیمان لەگەڵە بۆ ئەوەی کە زانیاری لێوەرگرین سەبارەت بە ڕۆڵی ژینگە پارێزانی شاری سلێمانی و بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی لەم دۆخەدا چ ئەرکێکیان کێشاوە. کاگنزار بیتە لای مەیکی گەلی کوردستانەوە سوپاست دەکەین، ماندووبوون نەبن، سوپاس بۆ ئازیزانەشی کە ئێستا ڕاوەستاون، ئێمە ڕۆڵی ئەوان پیشان دەدەین، بمان بەخشن کە چەند ساتێک ڕادەوەستن، ماندوو نەبن و دەستی یەک بێکەدان خۆش کە لەم دۆخەدا بەردەوام بوون لە ئەرکردن. ئێوە وەکو بەشی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی چی ئەرکێکتان لەسەرشان بوو لەم دۆخەدا؟ بەڵێ مسپاسی جەنابتانەکەم بە حەقیقەت ئێمە وەکو سەرۆکایەتی شارەوانی و بەشی خزمەتگوزاری و ئامێرەکان لە سەرەتای ئەم ڕووداوانەی کە لەم ئاخیرا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا هاتە پێشەوە، ئێمە ستافەکانمان وەکو خۆیان لە بەشی خزمەتگوزاری دەوامیانە کرد بۆ مەبەستی پاکردنەوە و خاوێنکردنەوەی شەقام و کۆڵانەکانی شاری سلێمانی. و ئێمە بێژگەلەوەش لە ستافی خۆمانێ کۆمپانیەکانیش هەر بەردەوام بوون لە ئیشەکانی خۆیان کە ئەوان نزیکەی 400 کارمەندیان هەیە، ئێمەش نزیکەی 150 کارمەندی خۆمان ڕۆژانە بەردەوام خەریک بوون بە پاکردنەوە و شەقام و کۆڵانەکانی شاری سلێمانی. و من لێرەوە حەزەکەم بڵێم کە ئەم ستافانەی ئێمە ئەگەرچی لە دام و دەستگاکانی حکومەتە پشووی فەرمی بوو، بەڵام ئەمان ڕۆژانە هاتن بۆ کارەکانی خۆیان و من لێرەوە دەستخۆشیان لێکەم و سوپاسی ماندوو بوونیانەکەم کە بەڕاستی سلمانیان کە دڵسۆزی شارن. و ئێمە بێژگە لەو کارانەی ڕۆژانەی خۆمان هاتوین چەندتیمێکی فریاگوزاریمان دروست کردووە بە مەبەستی کاری فریاگوزاری لە کاتی ڕووداوی نەخوازراوی سروشتیدا. بۆ نمونە تیممان هەیە لە بەشی ئاوەڕۆ کە شەو ڕۆژ لەسەر خەتن بۆ حاڵەتی ڕوودانی لافاو یاخود کەواتە کاگنزار ببوورە، ینی سەرباری ئەرچی پاکردنەوەی شەقام و کۆڵانەکان ئێوە تیمە فریاگوزارەکانیشتان لە ئامادەباشیدا بوون لە کاتی ئێمە بینیمان چەند بارانێکی زۆر باری و کەش و هەوانا لەبار بوو، ئەنی لەم کاتانە شایەوە دەورتان هەبوو؟ بەڵێ بەتەکید ئێمە تیمەکانمان لە ئامادەباشیا بوو شەو و ڕۆژ بۆ بەهاناوەچوونی ئەو ماڵانی کە ئاوی تێچوو یاخوو لە حاڵەتی ڕوودانی هەست کارێکی ترا. و ئێمە بێژگە لەو تیمانە دوو تیمی فریاگوزاریمان بۆ دەرمانڕشتن ئامادە کرد بوو، نزیکەی لە مانگێ لەمەوە پێشەوە دەستمان کردووە بە دەرمانڕشتنی شەقام و کۆڵانەکانی شاری سلێمانی و لە ئێزا بەردەوامین. و ئێستاژ وەکوی بینین تیمەکانمان ئەمڕۆ دەستیان کردوتەوە بەکارکردن بۆ دەرمانڕشتن و بەردەوامە بین هەتا شەقام و کۆڵانەکانی کە بە وەجبەیەکی تر کە ئەم مادەیان مادەی کلۆرە بەکارێنین بۆ تاقیمکردن و پاکشکردنەوەی شاری سلێمانی. و بێژگەلەوە ئێمە ئەتوانین بڵێن سەرۆکایەتی شارەوانی سلێمانی تیمی سیانەی جادەکانی هەیە کە بەردەوام ئیستا خەریکن و پڕکردنەوەی ئەو چاڵ و شۆڵیانە کە بە هەلێکی ێزانین کە شەقامەکان شۆڵترە لە جاران و ئیشەکان بە باشتر ئەڕوا بەڕێوە، بەردەوامین لە پڕکردنەوەی چاڵ و شۆڵی شەقامەکان. بێژگەلەوە ئێمە تیمەکانی باخچەکانمان ئیستا دەستیان کردووە بە کاری بژارکردن و پاکردنەوەی باخچەکان کە ئەمەش لەم کاتەیە جێی دەستخۆشیە بە حەقەت. و سوپاسی ئێو پارێزگاری سلێمانی و سەرۆکی شارەوانیەکەین کە بە بەردەوام پاڵپشتی کارەکانی ئێمەیان کردووە
سپاسانەکە. بەڵێ کاک نزار یعنی ڕۆژانە ئێوە وەکو ژینگە پارێزان کە لە سنووری سلێمانی کاریان دەکرد بە ژمارە چەند کەس لە ئەرکدا بۆەوە خزمەتیان کردووە بۆ ئەوەی پاک و خاوێنی شەقام و کۆڵانەکانی شاری سلێمانی ڕابگیرێت. بەڵێ ئێمە نزیکەی 400 بۆ 500 کارمەندی کۆمپانیەکان بەردەوام کارەکەن زایدن 150 کارمەندی خۆشمان کە بە هەمان ڕتم کارەکەن و پاک و خاوێنی شار ڕاگرن. بێژگەلەوە نزیکەی 200 ئامێری پاکردنەوەی خۆڵ و خاشاکمان هەیە ئێمە و کۆمپانیەکان کە بە هەموو لایەک خەریشی پاکڕاگررتنی شارین. بەڵێ کاک نزار ئەگەر بە ئامارێکتان لابێ ڕێژەی خۆڵ و خاشاک لە شاری سلێمانی ئەگەرچی بازاڕ و چێشخانە و مارکێتەکان بەشێکی داخرابوون ئایا ئەم ڕێژەی خۆڵ و خاشاکە لە شاری سلێمانی کەمی کردووە یا زیاد؟ بەڵێ بەتەکیید لەم کاتەیە کە قەدەغی هاتوچۆ هەبوو ڕێژەی خۆڵ و خاشاک لە ناو سنتەری شار و شوێنە شەقامە سەرەکیەکانە کەمی کردبوو بەڵام ئەو ڕێژەیە کەمێکی چوو بۆ کۆڵان و گەڕەکەکانەوانێ لەبەرەوەی کە خەڵک لە ماڵەوە بوو زیاتر چالاکی لە ماڵەوە ئەنوان خۆڵ و خاشاکە زیاتر لە کۆڵانەکانە پاشماوەی خۆڵ و خاشاک لە کۆڵانەکاندا زیادی کردو کردبوو بەڵام لە سنتەری شار و شەقامە گشتێک تیژاریەکان کەمی کردبوو بەڵام ڕێژەکە بە شێوەیەکی ئەو تۆ نەبوو بڵێن پێشتر 1000 بۆ 1200 تەن ڕۆژانە خۆڵ و خاشاک فڕێ ئەدرا بەڵام لە ئێستا تقریبان 800 بۆ 900 تەن خۆڵ و خاشاک فڕێ ئەدرێ. کەواتە کاک نزار پاشماوەی خۆڵ و خاشاک لە کۆڵانەکانە بە چاو لە چاو پێش ئەم کرنتینە یاخودی کە خەڵک لە ماڵەوە بێ زیادی کردبوو ئەوەی کێوە تێبینیەکەن نەخێر لە پێش گەرنتینەکە زۆرتر بوو بەڵام ئێستا کەمی کردو لە ماڵەکانی شایانی کەم لە ماڵەکان زیایی کردبوو لە ماڵەکان زیاتر بەبستمەوە بوو یعنی پاشماوەی خۆڵ و خاشاک لە کۆڵانەکان واتە لە بەردەم ماڵەکان زیاتری کرد. بەڵێ ینی خەڵک شتی زیاتر بەکارێن. کاک نزار کەواتە ئێوە چی بەم ژینگە پارێزانە دەڵێ کە لەگەڵتان وەکو سەربازی ون خزمەت دەکەن بێ گوێدانە مەترسی ژیانیان بە موچەیەکی کەم ڕۆژانە کاریان کرد و ڕۆژانە لەگەڵتان نبوون لێرە چیان پێ دەڵێ کە ئێستا بەداوای لێبوورنەوە عەزیەت دەکێشن و لەگەڵ ئێمە یاوەستاون؟ وەڵای من دەستخۆشی لە هەمیانەکەم دەستی مادووبینیان یەک بێگە گوشم بە حەقەت ئەوەی ئەوان ئەیکەن جێی ڕێز و تەقدیرە چکە وەکو سەربازێکی ون کارەکانیان کردووە ئەگەر چی چاوەڕێی دەستخۆشی ئێمەش نەبوون بەڵام من لێرەوە دەستخۆشی لە یەک بەیەکیانەکەم و سوپاسیانەکەم و دەستی مادووبوونیانە گوش. سوپاس بۆ کاک نزار کەمال بەڕێوبەری بەشی خزمەتگوزاری سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کە لەگەڵ تیمەکانیان خزمەتیان کرد سەرباری ئەرچی سەرەکیان کە پاکڕاگررتنی ژینگەی سلێمانی بوو پاکردنەوەی شەقام و کۆڵانەکان بوو لە هەمان کادا لە ڕێگای چەند تیمێکەوە هەڵمەتی ڕشنی شەقامەکانیان بەڕێوە دەبێت و تیمی فریاگوزاریانە بوو بۆ پاکردنەوەی منهۆڵ و شەقامەکان و ئێستاش بەردەوامن لە کارکردن. سوپاس بۆ هەبوو ئەو ئازیزانە ئێمە گەر جەنابەت ڕێمان بدەی لەگەڵیان دەبین بۆ ئەوی ماندووبوونیان وە خۆی بۆ خەڵک کەمێکی بگوازینەوە. سوپاس بۆ ئێوە کە لەگەڵمان نابوون ئەرێکتان کێشامان بورن ئێمە لە خزمەتتان دەبین و لەگەڵتان دەبین. سوپاس بۆ ئێوە مامەجان ببوورە کەمێک عەزیەتت کێشا بێ وەستا بێتی. ئەمڕۆ گەلی کوردستان سەربازەونەکانی ژینگە پارێزی شاری سلێمانی کە لە شارەوانی سلێمانی بەشی خزمەتگوزاری کار دەکەن بەسەر دەکاتەوە. تەنها ئێمە یاوەری دوو تیم دەکەین بۆ ئەوەی کە ڕۆڵ و ماندووبوونیان لەم دۆخەدا بخەینە ڕوو. ئێستا بەسەدان تیمی تر و ئازیزانی تر شەقام و کۆڵانەکانی شاری سلێمانی پاک دەکەنەوە. ئەمان لە سەنگەری پێشەوەی ئەم جەنگەدان بە ماندووبوونیان ژینگەی هەرێم دەپارێزن. یاخوا لەشتان ساخ بێ و ماندوو نەبن. ڕۆژانە چەند سەعات کارەکەی؟ تقریبا 8 ساعات. 8 ساعات. بەڵێ.
لەم سەردەمی کۆرۆنادا کە زۆربەی خەڵک لە ماڵەوە بوون بەڵام ئێوە لە ئەرکدا بوون و خزمەتتان کرد بێ ئەوەی خەمی ژیانی خۆتان بێ بۆی ژینگەی سلێمانی پاکڕابگرن چی بە خەڵک دەڵێن؟ ئێمە داوا لە هاوڵاتیەکەین یارمەتیمان بە لە هەموو شتێکە لە بەشی خزمەتگوزاریە بۆ پاکردنەوەی ماڵەکان ئێمە ئەمانەیە هەموو شتێک پاکوخایانی بێ. بەڵێ یعنی کە دەڵێ خەڵک یارمەتیتان با بۆ ئەوی کە هەمومان لە ئاست خۆمانەوە پاکوخایانی ڕابگرین ژینگەی دەوروبەرمان پاک ڕابگرین پاکتەمیزی باشترە کە هەموو ماڵەکان پاک و خاوێن بن. یاخوا بتپارێزێ نمونەتان زۆر بێ. بەڵێ جەنابەت چی دەڵێ لەسەر ئەوەی کە ڕۆژانە لە ئەرکدایی و لەم بارودۆخە کە خەڵک هەمووی لە ماڵەوە بوو بۆ ئەوی ژیانی خۆی بپارێزێ چی وای لە تۆ کرد کە خزمەت بکەیت؟ وڵی چونکە ئەبێ ژنێکەکەمان پاک بێت خەڵک هاوکاریمان بکات خۆڵ و خاشاک نەمێنێت اینجا هەر کەس لە لای خۆی ڕۆژانە چەند ماندوو ئەبن؟ وڵا دەوری 8 سەعات ماندووە بین. باشە ینی ئەم 8 سەعاتەی ئێوە 8 سەعاتی کارکردن و پڕ ئیشە تەواو شەکەت و ماندووە بن؟ بەڵێ هەرەوەڵا موچەشتان کەمە بەڵەوەڵا بەستەنا لە پێناو پاکڕاکردنی ژینگەکە کار دەکەن. هە لە بەرەوەی کە ژینگەی سلێمانی پاک بێ و خەڵکەکە لە لای خۆیەوە یارمەتیمان بن و لای خۆشان و هەر دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ ئەوەی کە ئەم ژینگە پارێزە ئازیزانە باسی دەکەن ینی ڕۆژانە هەر یەکێکیان 8 سەعات کار دەکەن بۆ ئەوەی ژینگەی دەور و پشتمان پاکڕابگرن بۆیە ئەمە بەرپرسیارەتیە بۆ ئێمە کە ئێمەش لای خۆمانەوە هەمومان هاوکاریان بین و پێکەوە هەمومان لە خەمی ژینگەی شاردا بین و ژینگەکەمان بپارێزین. خۆ ئاگای لێتان بێ نمونەتان زۆر بێ و دەستان خۆش بێ ماندوو نەبن لەشتان ساغ بێ. بەشێکتان وەکو ژینگە پارێز خزمەت دەکەن ژینگە پاک دەکەنەوە چەند تیمێکی دیکەشتان دروست کرۆ شەقامەکان دەڕژن باوکاری لایەنە پەیوەندیدارەکان چەند تیم لە ئەرکدان وە کار دەکەن. من وەکو هۆبەی دوو کە من لێپرسایی هۆبەی دووم نۆ تیمم هەیە لەناو بەکرەجۆ و کەنەسوورە و کانی گۆمە و نزیکی ئاوبارە و خەلیفاوە کەپسەکانم ئەو شوێنانە بارەکەن لە عینی کاتە حاوەیەکیشم هەیە حاوەکانمان دابین کردۆ بۆ ئەو دوکان نارانەی کە مریشک فرۆشن سۆپەرمارکێتیان هەیە زیاد لە حەد خۆڵیان هەیە ئەیکەنە حاوەکە و حاوەکە ئێمە باری ئەکا. یعنی ئێوە بەردەوام لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە ئەرکدان و شەقامەکان دەڕژن و پاکژی دەکەنەوە؟ بەڵێ پاچیەکەینەوە سەرۆکی شارەوانی کاکتوانە کاک ئاکۆ کاک نزار ئەمانە هەمووی لەسەر خەتن لەگەڵمانە. بەڵێ ینی هاوشانی بەرگری شارستانی سلێمانی تیمە تەندروستیەکان هەر ئەرچێکتان پێبسێدرابێت جێبەجێتان کردووە. بەڵێ وەکو ڕشتنیش ئێمە سێ تیممان هەیە وەکو خۆمان بەشی خزمەتگوزاری تیمێکی منە تیمێکی هی ئەندازیار کاگارامە تیمێک تریشان هی ئەندازیار کاک حەمە تۆفیقە هەر یەکە و تیمی خۆی ڕۆژانە ئەو شوێنانەی کە پێمانەڵێن لەسەر نەخشەکە ئێمە بەو نەخشەیە ئیشەکەین و ئیشەکانمان جێبەجێەکەین. ڕۆژانە ئێوە ماندوو دەبن کار دەکەن بەبێ ئەوەی حەز بە ماندوێتی بکەن لە بەرەوەی خزمەتی خەڵک دەکەن چی تایە لێرەوە بیڵێ؟ وڵی ئێمە لە خزمەت هاوڵاتیان هەر ئەومانەوە نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە لە ناو شارەکەمان زیاتر کەسانی عزیز و خۆشەویستی خۆمان تووشی هەمدە دەرنەبن بەردەوام ئێمە شەو و ڕۆژ خەریکین تاکو ئێستا ماندووبوونمان نییە. یاخوا لەش ساق بێ خەمی ئەوەی کە ژینگەکە پاک بکەیتەوە پاک و خاوێن بێ تۆ هەز بە ماندوێتی ناکەی؟ بەڵێ نەخەبەی شێوەیە داگاتان لە تەندروستیتان بێ. بەڵێ با پارێزراو بن ئیشەڵڵا. بەڵێ زۆر سپاس ئاگای لێتان بێ و لە شتان سپاس بۆ ئێش زۆر سەلامەتە بن. سپاس بژی بە.
شەڵا خواتان پارێزێ ڕۆژانە چەند ماندووە بن لەگەڵ ئەم کارەدا وڵای ئەمە خۆبەرزان بەیانیان زوویێنە دەرەوە دەست بە ئیشەکەین دا سەعات دەوری دەونی و لە کانی گۆمەوە پیایە ڕۆین ئەبێنە وەستە خۆڵەکە لێ ڕژین بڵێ جەناب شت ڕۆژانە 8 سەعات لە کارکردنای بەڵێ چەند ماندوو ئەبی لەگەڵ ئەم کارەیە وەڵا مانووە بین چونکە کۆمە خۆزانی خۆڵێکە و پیسە و کۆڵانە گەڕین و وردە بە شەقام و بە کۆڵانەکان شەقام و کۆڵان و هەموویا گەڕین باشە هەچێکمان بینێ باریەکەین چ داواکارێک دێ لە خەڵک کە هاوکارتان بن وەڵا داواکاریمان ئاستی خۆیەوە ژینگەی ماڵەکەی پاک و خاوێنی ماڵەکەی ڕابگرێ و هاوکاری داواکاریمان لە خەڵگەوەیە هەمووی بە عەلبی کاتە عەلاگەوە لەسەر جادەکان فڕێنەیە هەچ کەسێ هەڵەسێ لە کۆڵانەکان سیارەیە گێت و خۆڵەکەی فڕایە بەوانەکە بیخاتە ناو سەڵی خۆڵەکان کە ئێمە دوامان ناو بۆیان ئێوە ماندوو ئەبن بەڵێ بێ ئەوەی جۆ بدەنە ژیانی خۆشتان لەم دۆخەدا کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو ئێمە گوێ ناین ئیشی خۆمانە هەموو بەیان یەگەڵەسین ئەچین بۆ دەوامی خۆمان گوێ بە مانوبوون ناین ماندوو نەبن ئێمە زۆر سپاسەکەن زۆر سپاسەکەن ئێمە دەزانین کە چەند ماندوو دەبن خەڵک دەزانێت کە ئێوە چەند زۆر سپاسەکەم پێزانینمان هەیە بۆ زۆر سپاسەکەن بعضی خەڵکی ژێ زۆر چاکە لەگەڵمانە و مەمنونیشیانین دڵنیام زۆربەی خەڵک بە ماندووبوونی ئێوە زۆر سپاسەکەم خوا ئاگای لێتان خۆش بیاخوا زۆر سپاسەکەم ماندوو نەبن ئێمە وەکو گەلی کوردستان ماندوو نەبوونیتان لێ دەکەین لەشتان ساغ بێ خوابتان پارێزێ ڕۆژانە چەند سەعات کارەکەیتەوە والله ئێمە تا یارە کارەکەین یعنی تا سەعات چوار ینی 8 سەعات لە کارکردن بڵێ باشە لەم بارودۆخەیە تۆ جۆت نەدا ژیانی خۆت لە پێناو پاک ڕاگررتنی ژیگەی سلێمانی چی بە خەڵک دەڵێ واللهی خەڵک هاوکاریمان بکات و یارمەتیمان بات و ئێمەش هاوکاری ئەوانەکەین لە خزمەتی ئەوانە باشە ڕۆژانە چۆن خۆت ئەپاراست بۆ لەم مۆرزی کۆرۆنایەدا واللهی تر ئاوە دەستێش و دەمامک و ژیانی ئێمە زۆر مەترسیدارە لەم نەخۆشیە مسیترە بەڵام تۆ بەو تەمەنە و بۆ مەترسیەش هەر بەردەوام بووی لە پێناو ژینگەی شارەکەت بڵێ کەواتە چی بە خەڵک دەڵێ بۆ ئەوی هەمومان خۆمان بپارێزین بە دوور بین لەم بەڵایە والله ئەوەیە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم خۆیان لەم هینە بپارێزن جا داوام لە ئێوەشە و مەمنونی ئێوەشین نانا ئێمە لە خزمەتتانین وە خزمەت لە ئێمە مامەجان جەنابەت یاخوا لەشتان ساغ بێ چیت هەیە لێرەوە بیڵێ بە خەڵک وڵا داوا لە خەڵکیەکەین هاوکاریمان بکەن خۆڵەکان کۆ بکەنەوە بیکەنە عەلاگە و ئێمە لە خزمەتیانین بەدایمین بەردەوام لە ئۆتڵە و پشوشا ئێمە هەر بەردەوام لە خزمەتیانان لەم ئیشەکەشمان مەترسیدارە بەڵێ بە دڵنیاییەوە ئێوە ڕۆژانە کۆنتاکتان هەبوو لەگەڵ پاشماوە کەەوە بەتەشتی زۆر زیان بەخشی تێدایە کەواتە تۆ بێ جۆدانە مەترسی سەر ژیانت بەردەوام بووی خزمەتت کرد دەڵێ بۆی لە ماڵەکانیان بمێنەوە بۆی بتوانین سەرکەوین بەسەر داوا لە خەڵکیەکەم لە ماڵەکانیانە بمێنەوە لەبەر ئەم نەخۆشیە ئیشەڵا بەڕێیەکەین ئەمش ئەوەی نەماوە ئیشەڵا بەڕێیەکەی باشە چەند ماندوو دەبی لەگەڵ ئیشەکەتا وەڵام ماندووە بین بەس ئێمە شانازی پێوەکەین لە خزمەتی وڵاتەکەی خۆمان و خەڵکی خۆمان نیشتیمانی خۆمان ئێمە شانازی بە ماندووبوونی ئێوە دەکەین ئێمە لە خزمەت خوابتان پارێزەوە خوار ئاگای لێتانە بێ و سەلامەتی شە ئێوە نمونەی ئەو مرۆڤانن کە ئێمە دەپارێزن پاک و خاوێنی ژینگە دەپارێزن بە موچەیەکی کەم بەردەوامن لە کارکردن حەقە هەموو شانازی پێوەکەین جێ شانازی ئێمەش خواگای لێتان بێ لەشتان سا